پێغەمبەری خوددا دەفەرمێ من ئەحسەنە ئیلەیکم فەکافئوه ئەگەر کەسێ چاکەی کرد لەگەڵتانە ببەخشن پێی. منش لێرەکەوە دەڵێم برا بەڕێزەکان زۆر جار کە داوامان لێ کراوە لە شەرعی خوادا بۆی لە شەیطان خۆمان بپارێزین ئەبێ ذکرەکانی بەیانیان و ئێواران بخوێنین. بەڵام من جار وایە لە بیرت چۆ یان تۆ لە ماڵ خوێندت و دەرچی هاتیت بۆ شوێنی کارکردنت تا ئێوارە ناگەڕێیتەوە ئەی ماڵەوە چۆن بپارێزر لێ کێی پارێزێ ئەو کاتە پێتان ئەڵێم ئەگەر بێت و کەناڵەکەت تەلەڤیزۆنەکەتان لەسەر کەناڵی ئامۆژگاری بێ بە بەردەوامی هەموو ڕۆژێ ئەذکاری سەباح و مەسا بەیانیان ئەذکارەکان لێ ئەدرێ کاتە ماڵەکەتی پاراست ئێوارانش لێ ئەدرێ زۆر جار بەدەنگی مامۆستا یعقوب خی گەورە بیپارێزێ کە لێ ئەدرێ برا بەڕێزەکانە واتە چاکێکی لەگەڵ تۆدا کردەوە تۆ لە شوێنی کارکردنتی ماڵەوە ماڵ و منداڵ و خێزانی تۆی پاراستووە لەوەی شەیتان بێتە ماڵەکەت بەهۆی ئەوەی کەوا تەلەڤیزۆنەکەت لەسەر ئەو کەناڵە داناوە کاتە دەبێ بە وەفا بین بەرامبەری. و هەروە برا بەڕێزەکانم مامۆستا ڕەمەزان خوا عەفوی کە لەو کەناڵە دەرەچێ بە بەردەوامی قورئانەکان خوتبەکانی مامۆستا ڕەعەت عمر عەبدوڵڵا مامۆستا فوئاد کەریم قورئانەکان بە بەردەوامی بیکەرەوە کەناڵەکە قورئانە لە ماڵەکانتانە لێ ئەدرێ بابێ ئەوەی تۆ یەک ئەوە بێ ئەوەی کەوا قورئانەکەتیش کرد بێتەوە واتە تەحسینی ماڵەکەتەکە دەپارێزێ کەواتە تۆ حەقی بەسەرتەوە هەیە بە گۆرەی توانات یارمەتی بدەی. ئەی مامۆستا ئەو مەتنێ لە هەمووی شەرحەکات ڕوونەکاتەوە تا ئێستا هیچ مامۆستایەک نەبووە لە کوردستانە توانای هەموو ئەو مەتنێ لێ هەبێ کەوا بە جوانی ڕوونی بکاتەوە. مامۆستا خەلیل ئەحمەد سەوتیاتی هەیە لەناو قورئان لەناو ئەو کەناڵەدا کەوا ئیسفادەیەکی یەکجار زۆر هەیە. مامۆستا محەممەد عەبدوڕەحمانی کەلار کەوا شاخێکە لە فقه هەڵ ئەسێ ئەو شتێ لە شیەکاتەوە کتابە فقهەکان زۆر بە جوانی. ئەی مامۆستا عەلی خان هەمووتان جۆبیستی وتارەکانی بوونە چەندێک شرینە. ئەی مامۆستا عەتا پێنجێنی ئەی مامۆستا مالک لە شارەکەی خۆمان مامۆستا بێستون سەسامان جاسم حاجی بەختیار ئەو مامۆستایە لە مامۆستا محەممەد عەبدولکەریمی مزگەوتی بەهەش مامۆستا محەممەد عەبدولکەریم طالب لە مزگەوتی بەهەش کاتێ لەو کەناڵە دەرئەچێ برا بەڕێزەکانم ئەگەر تۆ بێت و بە پارەیەکی کەمیش کۆمەکت ناردە بێ بۆی ئەم هەموو مامۆستایە لە مامۆستا ڕەمەزان قابیل لە چەلچەماڵ مامۆستا عوبێد مامۆستا عەبدولمەجید مامۆستا زانە عادل مامۆستاکانی تر یەکجار زۆرن مامۆستا گەڵاڵەیەکان مامۆستا فەرمان تەنانەت لە بادینانە مامۆستا غازی برادۆستیش کەناڵێکی کردوتەوە تەنها ئەوەیەکەوە خەڵکانی کوردستانمان فێری دینە ڕاستەکاکەن ئەگەر گوێ لە وتارەکانیش نەگری قورئانەکە کەلامی پەروەردگارە لە ناو ماڵەکانتانە سوودمەندە بن لای کەواتە برا بەڕێزەکانم هەر کاتێ شتێکی کەمیش کە دەنێری بۆ ئەو کەناڵە لە ئەجر و پاداشتی ئەم مامۆستایە لە کەم نابێتەوە تۆش بەشداری لەبەرەوەی بۆ یارمەتی و کۆمەکی تۆ بووە نەتێشتووە و کەناڵە ڕابوەستێت بە بەردەوامی لە ماڵەکاندانە لێ ئەدرێ ئەو کاتە دڵ یەقینتان هەبێ ئەجر و پاداشێکی یەکجار بێبڕاوە دەست ئەکەوێت لە لای پەروەردگار بە تایبەت لە ناو مانگی ڕەمەزانیشدا بە گۆرەی تواناتان لەبەرەوەی پێغەمبەری خوددا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام من ئەحسەنە ئیلەیکم فەکافئوه بڕواناکەم هیچ کەناڵێک هەبێ بەقەدەر کەناڵی ئامۆژگاری سوودی پێمان گەیانە بێ شایستەی ئەوەیە